کەش و هەوا بە شێوەیەکی گشتی بە ناجێگیری دەمێنێتەوانێ و ئاسمان هەوری تەواو دەبێ و لە کاتەکانی داهاتووشدا ئەگەری شەپۆلێکی بارانبارین بە بڕی جیاجیا ناوچەکە بگرێتەوانێ و لە هەمان کاتیشە ئەگەری بەفربارین لە ناوچە شاخاوێ بەرزەکان دەبێت و بڕی بارانبارینی ئەم ساڵ تا ئەم بەروارە 195.9 ملیمە بەراورد بە پارساڵ تا ئەم بەروارە 463 ملیم و بەراورد بە پێرار تا ئەم بەروارە 180 ملیم بووە و ڕادەی شێش بۆ ئەمڕۆ لە سا هەفتا ئەبێ و خێرایی بە بۆ 15 کیلۆمەتر بە ئاراستەی باشووری ڕۆژهەڵات و ئاسی بینین 7 بۆ 8 کیلۆمەتر دەبێت. ڕۆژانی داهاتوو بە پێی ئەو پێشبینیانی کە بەڕێبەراتی گشتی کەژناسی هەرێم پێشبینی کردووە کە پلەکانی گەرماش ئەگەری دابەزینی هەیە بۆ ڕۆژانی داهاتوو و کەش و هەوا هەر بە ناجێگیری دەمێنێتەوانێ و بۆ تا سەرەتای هەفتەی داهاتووش ئەگەری بارانبارین بە شێوەی جاجیا لە ناوچەکان و لە کاتی شوێنی جاجیادا دەبێت.